چاوکات چەپڵەکان سڵاوتان لێوێ عزیزانی من ئەم کاتەتان باش چۆنن لە چیان هەموو لای باشن ئیشەڵڵا هەموو لای زۆر باشە بن لە هەرجێک بینەری بەرنامەی ژیری و دیارین ئێستا بە خۆشحاڵی و بە دڵخۆشی و سەری بەرنامەکەمانکەن ئەمڕۆ سەعاتێک لەگەڵتانم بۆ ئەوەی کە پەیوەندی هاوڕێکانمان وەربگرین و ئاستی ژیریان تاقی بکەینەوە و ئەنجا دواتر چیا بێ؟ دواتر دیاریان پێشکەشکەین زۆر زۆر سپاس بۆ سپۆنسەری بەرنامەکەمان IQ کە دیاری زۆر باشی بۆ ناردوین ئەمڕۆ ڕۆشتین دیارەکانمان وەرگرت زۆرم بەدڵ بوو دڵنیام کە مناڵانیش بیبینن و کاتێک پێشکەشیانەکەین ئانیش بە هەمان شێوە بە دڵیانە بێت و دڵخۆشە بن کاتە چەپڵێکی بەهێز بۆ IQ دوێنێ زۆر بیری چەپڵەکانمە کرد بەڕاستی با بڵێین چەپڵێکی بەهێزیش بۆ بینەران کەیسە بینەرمانە خۆداوای چەپڵێکی تریشکە ئەم جارە بڵێم کێ چەپڵێکی بەهێز بۆ ستافی ماوەی مناڵانی کورتات کە ئێستا هەموومان پێکەوە کارەکەین بۆی کە بەرنامەکەمان پێشکەشکەین ئێوە گوێتان لە دڵی چەپڵە بوو؟ بینەرە؟ من گوێم لە هیچ نییە تێگەیشتم ئەوە هاوڕێیان ئەڵێن بزانین کە بینەران خوان ئەتوانن لە ماڵەوە چەپڵەیەکی بەهێز بۆ ستافی ماوەی مناڵان لێبن ئەمیش بەگەڵەوە زۆر باشە ئازیزانم لە هەر جێگەیەک ئێستا سێرمانەکەن ئەتوانن پەیوەندی بکەن بە ژمارەکانی 0 یاخود 0 زۆر باشە ئازیزانی من ئێستا گۆرانێکی زۆر خۆشتان پێشکەشەکەم و هەمیشە لە بەرنامەکەی خۆما بەرنامەی ژیری و دیاری گۆرانیتان بۆڵێم هاوڕێیانی کۆنتترۆل گۆرانیمان پێشکەشەکەن بۆیە ئێوە دەتوانن کە دووبارە گوێ لە هەموو گۆرانەکان بگرنەوە و لەبەریکەن لە ڕێگەی یوتیوبەکەمانەوە یوتیوبەکەمان ناوی کورسات کیسە ئەتوانن لەوێ تاوای بەرنامەکان ببینن گوێ لە گۆرانەکان بگرن سوود ببینن لە بەرنامەکانمان زانیاری وەربگرن دڵخۆش بن ئەنجا گۆرانەکەتان با بۆ بڵم ئەم گۆرانەکەی بڵێم چی ئەو کاتەی کە من مناڵ بووم گۆرانیەک هەبوو ناوی ئۆتۆمبیل بوو ئەنجا ئەو گۆرانیە زۆر بەناوبانگ بوو هەمووی لەبەری بوو وەکو گۆرانەکەی کاڵە لە خەوما بووم بە پاڵان ئەنجا گۆرانەکە خۆم بۆتان بڵەمیان هاوڕێیانی کۆنتترۆل پێشکەشمانەکەن خۆم باشە ئۆتۆمبیلەکەی باوکم چاوی چەپیشکاوە بە چاوێکی سەیرەکە چاوی ترین و قاوە نە من نەدایک و باوکم نەمانشکان ئەو چاوە ڕەشا با دەرگای حەوشەکەی زرم پێدا کێشاوە ڕەشا با دەرگای حەوشەکەی زرم پێدا کێشاوە چەپڵەیە چەپڵەکان گەڕانەوە زۆر باشە ئەڕۆینە لای یەکەم پەیوەندی ئەمڕۆمان بە ناوی سیدرا سیدرا بەڵێ سیدرا چۆنی؟ باشم یاخوا باش چی؟ وەڵام منیش باشم ئەتوان دەنگی سیدرا بکەنە گوێچکەم سیدرا لەکوێوە لەگەڵمانای
لە چەمچەماڵەوە. لە چەمچەماڵەوە. سیدرا تۆ هاوڕێی بەرنامەی یان یەکەم جارتە پەیوەندیمان پێواکەی؟ یەکەم جارمە. کەواتە تۆ سیدرایەکی نوێی چونکە هاوڕێکی بەرنامەمان هەیە ناوی سیدرایە. چاپڵەیەکی بەهێز بۆ سیدرای نوێ. زۆر سپاس دەکەم. سیدرا زۆر خۆشحاڵین کە یەکەم پەیوەندی ئەمڕۆمان هاوڕێکی نوێمان ناسیوە و لە چەمچەماڵەوە پەیوەندی پێوە کردوین. لەکەمێکە هەوڵەدام. تخۆ بەڕاستە؟ ئای بۆچی وەرناگیرە؟ لەبەرەوەی کە پەیوەندەکان زۆرن بۆیە ئێمە هەوڵێن زۆرترین پەیوەندی وەربگرین هەموو کات کە بەرنامەمان هەیە بۆیە ڕەنگە جارجارە واشی لێ بێ کە نەتوانن پەیوەندەکەتان وەربگرن بەڵام ئەوە تا ئەگەر بێت و بەردەوام هەوڵ بن هەر ڕۆژێ لە ڕۆژان پەیوەندەکەتان وەرەگیرێ وەکو تۆ سیدراوانێت خوا. بەڵێ. باشە سیدرا گۆرانی خۆشمان پێشکەشەکەی؟ بەڵێ. بەڵێ وتی بەڵێ کەواتە با گوێمان لێبێ. پاک و خاوێنی زیندە لای هەموومان گرنگە کاتێکا پڕ پیرۆزی هێمایە بۆ دڵسۆزی. دەبێت بوو بەشدار بیت چالاک و دەستەکار بیت هەتا زیندەمان پاک بێت دوور لە خۆڵ و خاشاک بێت لە زیندگی خاوێن و دەق لە ساق دەچین هەموومان. هەر بژیت. ئەجا سیدرا لە لای من زۆر زۆر گرنگە کە گرنگی بین بە ژینگە و ئەو مناڵانم زۆر خۆشەوێ کە پارێزگاری لە ژینگەکەی خۆیانەکان وە شت فڕێنایان خۆڵ و خاشاکەکان کۆکەنەوە لە سەیران بن لە گەشت بن لە دەرەوە بن دواتر ئەیکەنە ناو زبڵی خۆڵەوە بۆیە تۆشم زۆر زۆر خۆشەوێت. سیدرا بڕۆینە لای چرخەکەمان. بەڵێ. کەواتە کاتی ئەوەیە کە پێمان بڵێ 1 2 3 و بۆ ئەوەی چرخەکەمان بێتە سەر شاشە 1 2 چەند خێرا بوو 3 1 2 3 گەیاندنی تۆپ. سیدرا 6 بۆریمان هەیە یەکێک لە بۆرەکان تۆپەکە ئەگەیەنێتە گۆزەکە ئەنجا تۆ پێمانەڵەی کام بۆریەیە لە بەروی ئێمەش نایزانین دووبارە پێمان بڵێ 1 2 3 بۆی کە بێتە سەر شاشە. 1 2 3 دەست خۆش. گەرم دنیاە هەر هەمووی ڕنگ بێ. سیدرا ئێستا ئەیبینیت ئەنجا ژمارە 1 2 3 4 5 6 کامیان؟ هاوکاتیکە. ژمارەیەکمان پێ بڵێ لەبەرەوەی کە منیش نازانم ژمارە چۆنە. ژمارە باس پێ بێ. ژمارە 3 بێ؟ بەڵێ. پێمانەڵێ سیدرا ژمارە 3 با ببینیم زانی ژمارە 3 ئاڵی نەبژێرین؟ بەڵێ. بۆ حەزەکەی 3 بێ؟ من ساڵاتمە پۆلیسێ. چونک ئۆی چەند جوانە. باشە باشە چەند و چەنە کاتە 3 لێکەوە بۆ 2 نا ژمارە چەند کۆکەی تۆ لەگەڵ ژمارە چەنە ئەکاتە 3 ژمارە 2 ژمارە 2 کۆکەی تۆ لەگەڵ ژمارەیەک ئەکاتە 3 ئەنجا بۆیە خۆشی کە لە پۆلی 3 و حەزی کردووە ژمارە 3 هەڵبژێرێ ئەنجا با بزانی کە ئێمە ژووتمان 1 2 3 تۆپەکە تێتە ناوی 1 سیدرا 2 3 بۆڵێ
یاری کردم پیرۆز بێ هاوڕێ جوانەکەم دڵخۆش بووم کە براوە بوویت بەڵام خۆت ژمارەکە دوت خۆت براوە بوویت خواحافیز خواحافیز زۆر باشە ئێوە دەتوانن وەکو سیدرا پەیوەندیمان پێ بکەن بە ژمارەکانی 0 406 99 یاخود 0 751 849 03 سیانزە ئاڕێکی ترمان لەگەڵایە پیتی یەکەمی مە ناویشی محەممەدە محەممەد ئەلو ئەلو محەممەد چۆنی یاخوا باش بی ئێمەش زۆر باشین لەبەرەوەی کە تۆ پەیوەندیت پێوە کردوین و کاتی ئەوەیە کە ئاستی ژیری تۆ تاقی بکەینەوە بزانین براوە بێ یا خودنە ئامادەی؟ ئامادەی محەممەد؟ باشە لە کێوە لەگەڵمانای؟ ئەی چەند ساڵیت؟ نۆ؟ دوانزە تەمەەن درێژ بی یەکەم جارتە پەیوەندیمان پێواکەی یاخود تۆش پێشتر پەیوەندیت پێوە کردوین چۆن؟ کاتە هاوڕێی بەرنامەی؟ ئەنجا چۆنی دەڵی و باسە بیرم کردبووی محەممەد تۆش بیری من نەکردبوو بۆیە پەیوەندیت پێوە کردینەوە؟ زانیم چەند زیرەکەم محەممەد ئەوە تۆ ئەو محەممەدەنیت کە جارەکەی تریاری پێچەوانەمان کردبەیەکەوە؟ یاریەک بوو من و تۆ کردبان تۆ براوە بوویت وا بوو؟ جیاوازی وێنەکان بوو کاتە چرخەکە بۆی دیاری کردین باشە تۆ بڵێ ئەم جارە چیمان بۆ دیاری بکە بڕۆینە لای محەممەد باڵێ ئەڕۆینە لای چرخەکەمان پێمان بڵێک دووسێ دوو سێ هەر جیاوازی وێنەکانی بۆ دەرچۆوە محەممەد ئەستەکەم چرخەکە ئازانێ کە حەزت لەو بڕگەیە بۆیە هەر ئەوەت بۆ هەڵەبژێرێ بڕۆینە لای وێنەکەمان ئامادەی؟ زۆر باشە ئامادەی محەممەد با وێنەکەمان بێتە سەر شاشە و بۆمان گەورە بکەن بۆی کە محەممەد بە جوانی بیبینێت وێنەکە لە لای ئێمە گەورە بووە ئەنجا ئەگەر تۆ بینیت پێم بڵێ بۆی کە کاتەکەمان بڕوات باش کاتە با کاتەکەمان بڕوە دەستمان پێ کرد پشیلەی لای پیاوەکە یەک لە ناو دۆڵابەکانیە لەولا چۆن؟ سەری ئینجانەکە بکە ئاگاداری کات بە ئینجانەکە ئەوە دوو سی پشیلەکانی ترکە خێرا ئاگاداری کات بە کاتی نەما خێرا شتە سوورەی لای پشیلەکەی تر ئەوە سێ خێرا دانێکی تر پشیلەیەکی ترمان پێ بڵێ ئەوە یەک سفر کات نەما هەمووی معنە سەڵ ناتوە تازە ئەوە یەک ئینجانەی گوڵەکە ئەوە دوو ئینجانەیەکی تریکە سەرمەزەکە وەرتەیە لای هەردوو پشیلەکە پشیلەی چەندان قەبان قەبانیە ئەوە چوار ئەوەی
سوورەکە نەقی نازانم ناو ئێوە پێنج کەواتە چەپڵەیەکی بەهێز ڕاستە دەست خۆش بێ محەممەد بەختت دەبوو کەم جارش براوە بووی خوارد لەگەڵ محەممەد ڕاستی کرد خوافیز دەنگی زۆر باش نەبوو بەڵام جیاوازەکانی بە تاوەتی وتبوو و بۆشی دووبارە کردینەوە هاوڕێکی ترمان لەگەڵایە بڵێ ناوی چییە؟ ئێوە بە منەڵن یان من بێەوە بڵێم بێ من بیڵەمانەوە چکە من پێشکەشکارم ناوی ڕانیە با هەر بزان ڕانی بەڵێ چۆنی؟ باشم چەند باش ڕێکەوێ ڕانی چۆنی؟ ڕانی ناڕوانی ڕێ بە ڕێ یان بە لێ؟ ڕێ نە ئەڵێ لێ ڕێ 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 ڕانی ڕاستە؟ بەڵێ خۆ هەر باشە مۆتە بوو ڕانی چۆنی؟ باشم یاخوا باشبی ڕانی هاوڕێکی نوێمانی؟ بەڵێ سێرکەن ڕانی چۆنی ڕانی هاوڕێکی نوێمانی باشە باشێکی کەس بڵم ڕێ بکە ڕانی لە سلێمانی ڕانی لە کێوە لەگەڵمانای؟ سلێمانی لە سلێمە کاتە چەپڵێکی بێت بۆ من ڕانی چەند ساڵی؟ دا ئەیتە بەن درێژ بیاخوا باشە وەرە با من و تۆ ڕانی یاریەک بکەین نابێ بڵێ بەڵێ و نەخێر باش ڕانی بەڵێ خۆ دۆڕای ڕانی کو ئەوتۆنی کاڵە تن 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 نیمانە ئەم جارە پێچەوانەیەکەینەوە یان دووبارە لێت پرسمەوە دووبارە باویکەین باشە با دووبارە بکەینە ڕانی ڕانی ئەو ڕانیمان لەگەڵ نەما ڕانی بەڵێ تۆ گدی بکرد ئەوە زوو ئەوە بۆ ئەتوانی بڵێ کە من وتم ڕانی تۆ بڵێ من ڕانیم هەر وەڵامێک بیتەوە باشی دەی لێکەمەوە یاک دووسێ ڕانی ڕوانیم وتی بەڵ با بڕۆین لە لای چرخەکەمان ڕانی گۆرانێکیش پێشکەش نەکردین بەڵام بەڵێ بڵێ بۆم بڵێ زۆر هەڵەسم زانی زەزێ دەنگی و ئاسانی زۆر هەڵەسم زانی ئاسانی دەست و دەم و چاوەشم خۆمە گۆڕم نانەخۆ دەست و دەم و چاوەشم خۆمە گۆڕم نانەخۆ جانتاگیزمە دەستم ئەڕۆم بۆ جێیمە بەستم جانتاگیزمە بەستم ئەڕۆم بۆ جێیمە بەستم قوتابخانەم خۆشە زانست پێزەبین دەوێ قوتابخانەم خۆش دەوێ زانست پێزەبین دەوێ ساڵ چاپڵەیەکی بەهێز بۆ ڕانی دەست خۆش کۆنراوێکی زۆر خۆش بوو منیش بە مناڵی لەبەرم بوو ئەنجا با بڕێنە لای چرخەکەمان پێمان بڵێ یەک دوو سێ یەک دوو سێ دەست خۆش با بزانین چرخەکەمان پێمانەڵێ دۆزینەوەی ناوەکان دووبارەکەینەوە بەڵێ یەک دوو سێ جیاوازی وێنەکان هاوڕێکەم پێش تۆ محەممەد لەگەڵمانە بوو ئەویش بە هەمان شێوە ئەم بڕگەی بۆ دەرچوو ئەنجا تۆش ئەبێ پێنج جیاوازیمان پێ بڵێ لە وێنەکەی بۆمان بدۆزیتەوە بەڵام بە خێرایی باشە؟ باش ئامادەیت؟ بەڵێ دەست پێ بکەین؟ بەڵێ
بڵێن 1 2 3 بۆی کە وێنەکە بێتە سەر شاشە. 1 2 3 1 2 وێنەیەکی زۆر جوانمان ئامادەیە ئیسێتە سەر شاشە. 3 واگەشت. دەست خۆش. وێنەکەشمان بۆ گەورەکەن. جار ناتۆزە سەر شاشە. ئەگەر ئەیبینی چ وێنەیەکە. بینیت؟ وەڵا با نزیکی کردم. اینجا ئەوە نزیکمان کردەوە. ئەوەی سەر پشتی ساگەکە سوورە لێرە سەوزە. با کاتەکەمان بڕوە. ئەوەی سەر پشتی ساگەکە سەوزە ئەوەی تریان سوورە. ئەوە 1 ئەوەی خانووەکە ئەوەی خانووەکەش لەسەرە لەم لایە هیچی لەسەر نییە. ئەوە 2 وی پشیلێت لە شوێنێک ئەگەرەی بینی لەکوێ. لەم پەنجەرەیە ئەویان شتێکی سووری پێوەیە ئەویان پێوەی نییە. ئەوەمان نەوتووەم. نان ئەومان نەوت اینجا ئەها ئەوەی لای سەگەکەوە لای هینەکەەوە دارەکەەوە ئەو مەخاجرەیە اینجا لە وێنەی ترا نییە. چەند وردی ئەوە 4 هەر بژیت پشیلەکە ورد بە و پشیلەکە بۆ چ زەبەم لای لێرە ئەو بۆ چ زەبە و لای لێرە. ئەوە 5 ئەی پشیلەکەی ترە بینی ئەوەی لەسەر بانەکەیە؟ بەڵێ دەباش کەواتە چەپڵێکی بەهێز دەرگاکەش بەڵێ هەر بژی. بەڕاستی ڕانی زۆر باش بووی لەم بڕگێ پیرۆز بێ بووی بە براوە یەکێک لە دیارەکانی ئەمڕۆمان. بەڕاستی زۆر خێرا بووی ئەوەنە خێرا بووی فریانە کەوتین کاتیشە بۆ دابنێن. پیرۆز بێ خوات لەگەڵ دادەکەوات گیان ئەکە ئەمریکا هاتم بۆ دیارەکەم خۆتی لێ بێکەی بم. ئۆی بە قوربانە بم. من 3 شەمان و 5 شەمان بە ئەکیدی لە کورساتە بم دەستگای میدیای کورسات بە دڵنیایە لێرە ئەبم لەبەر ئەوەی کە بەرنامەمەیە خۆی سەرکازانی چۆناییە ئەو مۆزوعە با بەو باسکەم. من 1 شەمان و 3 شەمان و 5 شەمان لێرەم. ئەنجا لە بەیانیۆیەم بۆ نمونە تۆ ئەتوانی سەعات 1 2 3 بۆ دڵی خۆت بێ ئەگەر لە دوای بەرنامەشەوە بیت بەرنامەکەمان سەعات 5 تاوە بێ ئەتوانی سەعات 5 6 لێرە بیت. دوبارەکەم لەگەڵ خۆشمەی ئاگاداری خۆت بە خوات لەگەڵ. بەڵێ خۆشەویستانم بەرنامەی ژیری و دیاری هەموو 1 شەممە و 3 شەممە و 5 شەممێک ساعت 4 بۆ 5 لەگەڵتان نابێت و ئاستی ژیری هاوڕێیانمان تاقیەکەینەوە دڵخۆشیانەکەین بە پێشکەشکردنی دیاری. ئەڕۆینە لای پشوێکی زۆر کورد ئەوەنە ئەنجا ئەگەڕێمەوە بۆلاتان. ئەزانن ئەم شەو لە خەوماچین بینیم لە خەوما بەرزم لە زەوی ئەفرم بە نەرمی لا بەرز و ناوی ئەنجا بڵێ چیان پێوتم کە فڕیم هەور و باڵندە وتیان ماترسە بارستر باوە جوانە جوانە نەکەوی بارستر باوە جوانە جوانە نەکەوی. ڕێکواوەتی وەتی جوانە نەکەوی. ئەنجا دووبارە سڵاوتان لێبێ گەڕاینەوە بۆلاتان بۆی کە زۆرترین پەیوەندی وەربگرین ئەمڕۆ چونکە کاتی بەرنامەی ژیری و دیارە. ئەنجا هاوڕێکمان لەگەڵا ئێستا پەیوەندی پێوە کردوین بڵێ نایتیە تۆ بڵێن چی؟ ئێوە بڵێن چی؟ بۆی منیش شالیا
شالیا بەڵێ چۆنی؟ باشم. یاخوا باش بیت. شالیا ئەوە خۆتی؟ تخوا بەڕاست خۆتی شالیا؟ بەڵێ ئەوە چەنێکە لەکوێی تۆ بۆچی پەیوەندیمان پێوە ناکەیت؟ وەڵا پەیوەندیتان پێ واکەم ئێوە وەری ناگرن. وەڵای گلەی بێ لە خۆمان. شالیا لەکوێوە لەگەڵمانای؟ سلێمانی. لە سلێمانی. تخوا بەڕاستە؟ هەیاوار ئەی چەند ساڵی؟ حەوت. 7 ساڵی تەمەن درێژ. بەڕاستە 7 ساڵی؟ بەڵێ شالیا یارێکی خۆشکی من و تۆ بەیەکەوە؟ بەڵێ باشە. یارێکە دۆزینەوەی کەسایەتیەکە یان شتێکە یان میوەیەکە یان خواردنێکە کە من بۆت باسەکەم تۆ بێبی دۆزیتەوە باشە؟ باش. ئەمە چییە؟ لە ناو سروشتە هەیە ئۆکسیجینمان پێە بەخشێ و لە سەیرانکردنە زۆر پێویست. بناسیا هەیە؟ سروشت. ئەنجا ئۆکسیجینمان پێە بەخشێت و سێبەرێکی جوانیشمان بۆ دروست دەکات. ئەنجا پێویستی بەوەیە بۆی کە گەورە بێت، پێویستی بە بارانە، پێویستی بە ئاوە بۆی کە گەورە بێت. ئەمە چییە؟ دارە. دارە؟ بەڵێ. کەواتە چۆپڵێکی بەهێز. ئافرین زانی شالیا. نا بۆستن ئاخە پرسیارێکی کەمێ لە شالیا. شالیا ئەی ئەمە چییە؟ ئەی ئەمە چییە؟ چی پێ ئەڵێن؟ ئەمە چییە؟ هەموو مناڵێک لە 6 ساڵیەوە ئەڕوات چی؟ لە 6 ساڵیەوە ئەڕوات؟ 6 لە قۆناغی یەکیشەوە دەست پێەکە. کوێیە؟ قوتابخانە. کەواتە چەپڵێکی بێز دووبارە. ئافرین. ئەی تۆ شتێکی لە من پرسە زۆر حەزەکەم پرسیارم لێکەی. ئەمە چییە؟ چڕەنە؟ چییە؟ ئەوە چییە؟ ناوی نییە شتەکە؟ بێ من ناوەکە بڵێم. چڕەنە؟ بەڵێ. لە شوێنانە؟ ئەمە چییە؟ ڕەنگی ڕۆساسیە؟ گوێچکەی گەورەیە؟ ئینجا چاویشی گەورەیە. وای ئەوە چییە؟ گوێچکەی گەورەیە چاوی گەورەیە. کەروێشکە؟ نا کەروێشک ئەزانن چییە؟ من ئەزانم بۆستم. شالیا ئەیزانم دۆزیمەوە. چییە؟ چاوی گەورەیە و گوێچکەشی گەورەن. کەڵە شێرە. بۆستن نەزانم چییە. چاوی گەورەیە و گوێچکەشی گەورەیە. مێرولەیە. نەوەڵا فیلە. بڕاستە نەمزانی چەند زیرەکیە. چەپڵێکی وێنەوە شالیا. بڕێنە لای چەرخەکەمان؟ بەڵێ. ئەنجا بڵێ چۆنە ڕێنە لای چەرخەکەمان؟ چۆن؟ تۆ گۆرانێکی خۆشمان بۆ بڵێ تا ئەمە نەگەمە لای چەرخەکەمان. بەخوا گۆرانی مامەزە نەکرد. تخوا بەڕاستە؟ دەیقەی ئامادە کردووە. چی بوو؟ چی؟ ئامادە کردووە. ئامادەی بیری کەوتووە ئامادەی کردووە. ئێدەی شتێنی فەرموو بابا ڕۆڵە نەچێ لە بیستان وتەیدایە گەورەتان فەرمایشتی باتویتان ئەم جل و بەرگە جوانە میراتی باتویتانە هەمووتان بیپارێزن هەمیشە جێگای ڕێزن ڕەنگ و سۆڵ و جامانە هەمووی بەرگی خۆمانە کڵاشی هەورامانی بەرەنجی یاسۆرانی بیکە بەرێت بەمردی جێگەی شانازی کوردی کراز لەگەڵ سۆڵانە هەلا دایکی منجانە.
هەربژی چەند تایبەت بوو تەمپڵەیەکی بەهێز تۆ جلوبەرگی کوردی زۆر لە بەرەکەی من زۆرم حەز لێ بەیانی بەتەمان بچم بۆ سەیران جلی کوردی بکەم بێتەوە ناخۆش شالیە وەڵام من حەزم لێتی منیش زۆر بەلامەوە جوانە بەس دایکم ناڵێ لە بەریکەم چی بکەم ئەڵە ساردە ئەو ڕاستەکات ئێسێرکە تۆش لە هاوینا لە بەریکە ئەو کاتەی کە ئیتر دنیا زۆر گەرمیشە بێ سەرما و نابێ چونکە دایە و بابە هەرچیەک بڵێن ئەبێ بە گوێیان بکەین ئەوان لەبەر ئێمەیانە بۆی کە نەخۆش نەکەم کەواتە چەپڵێکی بێز بۆ شالیە منیش ئەو ڕۆژە زۆرم حەز لە چاکەتێک بوو ڕەنگی سەوز بوو بەڵام تۆزێک وەکو تۆ کە باسی کردتەنێک بۆ ئیتر دایکم وتی لەبەری مەکە منیش لەبەرم نەکرد چۆن قەمسەڵەیەکم لەبەر کرد بە گوێم کرد ئامری سەنجیرم بە گوێی دایکمەکەم دەستم خۆش بێت زۆر سپاس پێمان بڵێ یەک دوو سێ یەک دوو سێ دەست خۆش گوێت شکاندن شالیا تۆ باوێ ئەتوانی سێ ژمارەمان پێ بڵێ واتە بەختی خۆت لە سێ ژمارە تاقی بکەیتەوە ئینجا لە ژمارەیەکەوە هەمانە هەتاوە کوور ژمارە هەش با ژمارەکان بێنە سەر شاشە گوێزەکانمان بێنە سەر شاشە ئیتر یعنی چی ئاخر ئەمە کە جوانە ئەمە زەین چییە؟ ئەمە هەشت گوێزمان هەیە یەکێک لە گوێزەکان لە ناوەوەی گوێزەکەی تایە ئەوانەی تر بەتاڵن پوچن هیچی تیانە باشە ئینجا کەشکانمان دەرەکەوێت کە تایەتی یاخودنا ئەگەر تیای نەبێت ئەو سێ ژمارەی کە تۆ دیارریەکەی براوە نابێت سێ بەس ئەگەر تیای بێ براوابی واتە خۆت و بەختی خۆت کە ژمارەکان دیارریەکەی باش دێڵە لە ژمارەیەکەوە هەمانە تاوەکو ژمارە هەش ژمارە چەند دیارریەکەی ژمارە یەک ژمارە یەک کاتە با بڵێین یەک دوو سێ بۆمان بشکێنن گوێزەکە با بزانین چی تایە تیای نەبوو ژمارە ئەستای بینی کە جوانی شالیا تیای نەبوو ژمارەیەکی ترمان پێ بڵێ شەش ژمارە شەش شالیا ئەڵێ شەش یەک دوو سێ و تیای نەبوو دەتۆ پەلەمەکە ئێستا شکا بینیت شالیا لە بەرەوەی کە بەرنامەکەمان ڕاستە و خۆ یەکسەر نایبینی تۆزێک پێچێت ئاگاتە لای ماڵی ئێوە ئینجا ئێستا یەک ژمارەت ماوە هەشت ژمارە هەشت ئەگەر بێت و ژمارە هەژ هەڵبژێرین ئەگەر تیای بێت براوابی بەڵام ئەگەر تیای نەبێت دەبێت ڕۆژێکی تر پەیوەندیمان پێوە بکەیتەوە باشە شالیا چۆن؟ ئاخر تۆ پێم بڵێ من زیرەکم یان تۆ نا تۆ نا بەخوا تۆ بەخوا خۆت ئێستای بینین کاممان شالیاوتی هەشت با بیکەینەوە من ئەڵێم حەوت تۆ ئەڵەی هەشت با بزانین کاممان زیرەکین یەک دوو سێ شالیا ئەڵە ژمارە هەشت تیای بوو کە جوان پیرۆزی بێ ببینە کەواتە تۆ زیرەکتر بوو با بەخواشکە پیرۆزی بێ شالیا زۆرم خۆشویستی ئاگاداری خۆت بەخوات لەگەڵ خوافیز بینە ڕەنگ گوێتان لە هاوارەکەی شالیا بوو زۆر دڵی خۆش بوو
چەند دڵخۆشم بن ئێستا لە بەرەوەی کە هاوڕێیانم دڵخۆشن کاتێک براوا بن. ئەنجا هاوڕێیەکی ترمان لەگەڵایە نای عەبدوڵڵایە. عەبدوڵڵا بەڵێ چۆن ئەم کاتە باش؟ باشم کەجۆڵی وەڵام منیش زۆر باشم. عەبدوڵڵا لە کێوە پەیوەندیت پێوە کردوین؟ لە سێ سایە لە سەی سایە خۆ عەبدوڵڵامان لەگەڵایە چەند ساڵی؟ 6 6 8 کامیان؟ 6 ئەی تەمەەن درێژ بی یاخوا. باشە عەبدوڵڵا هاوڕێی بەرنامەی یاخود یەکەم جارتە پەیوەندیمان پێواکەی؟ یەکەم جار بۆ پەیوەندیتان یەکەم جارێتی لە سەی سایقۆ عەبدوڵڵا لەگەڵمانە ئیشڵڵا براوە شەبیت بۆ ئەوەی کە ئێمەش دیارێکی جوانە پێشکەشکەین وەکو شالیا تۆش دڵخۆش بیاوارکەی بڵی بردمەوە. چەپڵێکی بێز بۆ عەبدوڵڵا لێستاوە. زۆر باشە. شتێکت بۆ ئامادە کردوین کە پێشکەشمانکە یان بڕۆینە لای چەرخەکەمان؟ کامیان؟ ئەچوە لای چەرخەکە کەواتە با بڕێنە لای چەرخەکەمان. یەک دوو سێ. با بزانین چیمان بۆ دەرەچێ؟ بیرکاری. عەبدوڵڵا ئەمە پێکەوە ژمارەکان کۆکەینەوە و لێی دەرکەین و بزانین چەندەکا لە کۆتاییە. با بڕگەکەمان بێتە سەر شاشە. یەک دوو سێ. ئێستا ئەیبینیت زۆر باشە. ئەنجا بڵێ چی؟ سێرکە. ئەگەر بێت و ئێمە دوو گێلاسمان هەبێت ئەو میوەی کە من زۆرم حەز لێیە هەردووکی بکاتە 14 واتە 14کە دابەشی دوویکە ئەزانی کە ژمارەی گێلاسەکان چەنە. ئەنجە دواتر کۆی کەرەوە لەگەڵ چەنە ئەکاتە 9. گێلاسەکە چەند بوو؟ 7. باشە. 7 کۆیکەی تۆ لەگەڵ چەنە ئەکاتە 9؟ دوو لەگەڵ 2. باشە. ئەی دووەکە لەگەڵ چەنە کەمیکەی ئەکاتە 7 دووبارە. لەگەڵ چەناکەمی پێم دوو. چۆن؟ لەگەڵ چەناکەمی پێم دوو. لەگەڵ چەنە؟ لەگەڵ 2. ژمارەی شلکەکەمان 2 بوو لەسەرەوە. نۆکەم دوو. هەر بژیت. ئەی باشە 9کە کۆکەرەوە لەگەڵ 2کە و لەگەڵ 7کەی ئاکاتە چەند؟ 8 8 یان 8؟ 8. با بیبینین؟ ڕاستە. پیرۆزە. خوات لەگەڵ ئەویش زۆر خۆشحاڵ بوو. خوافیز. هاوڕێیەکی ترمان لەگەڵایە ناوی بارینە. بارین بەڵێ چۆنی؟ باسی زۆر سپاس دەکەم. یاخوا باشبی. بارین لە کێوە لەگەڵمانای چەند ساڵیت؟ لە سلەیمانی و لە 12 ساڵم لە سلەیمانی و لەگەڵتان. 13 ساڵە و لە سلێمانیەوە پەیوەندی پێوە کردوین و هاوڕێی بەرنامەشی؟ بەڵێ. چۆپڵەیەکی بەهێزیش بۆ بارین. بارین ئەوە تۆ لەکوێی بۆ دیارنیت؟ وەڵایی لە زۆر ماڵ پەیوەندیم کردووە وەسان نەگرتووە. ڕاستەکەی قەی ناکە وەرە با بڕۆین بۆ لای چەرخەکە. وەرە با بڕۆین. با بڕۆین پێمان بڵێ 1 2 3. ئەتوان شتێکی خۆشتان بۆ بڵێم؟ بەڵێ فەرموو. زانست ڕەوش زانست پەروەردە هەتوانی زامی کووردە مرۆڤ بەبیر و زانست هەوڵدان تەکاتوانست هەوڵدان تەکاتوانست تێدەکات چۆن دنیای نوێ سەر دەکەوێ و نانەوێ هەڵڕۆژە و داهێنانێ
جۆرە بەرهەم هێنانێ جۆرە بەرهەم هێنانێ زۆربوونی ئامێرەکان گەشت بەرەو ئەستێرەکان کۆمپیوتەر و ئینتەرنێت نەزانین لە گۆڕەنێت نەزانین لە گۆڕەنێت هەنگاوی فۆتۆکۆپی زۆر سادس باکپی ئەمانە بۆ گەل مایەی سوودن بۆ کۆمەڵ مایەی سوودن بۆ کۆمەڵ ڕۆڵەی کوردم با ئێمە لەم ڕەوتانە بین بێبەس مێزوو لە هازارێک دێ بە زێر ناومان بنووسێ بە زێر ناومان بنووسێ هەر بژی چەپڵێکی بەهێز بەنگت خۆش زۆر سپاس بارین زۆر تایبەت و خۆش بوو کەواتە ئێستا با بڕۆینە لای چرخەکەمان و بڵێن یەک دوو سێ ئەوە چۆنە و هەمووت بێکۆ لەبەر کردبوو بارین وەڵاهی زۆر ئاسانە لەبەرکردنی لە قوتابخانە فێری دووبارە پێمان بڵێرەوە یەک دوو سێ بۆ من ئیش ناکات چرخەکە بەبێ وتنی تۆ یەک دوو سێ ئادەی پۆلەکە لە پۆلی چەنی لە پۆلی سەسم لە پۆلی شەشی کاتە بۆسی ژمارە شەشەکەینەوە یەک دوو سێ سێ ئەگەر بێت و ئێمە پرسیاری سیانزەیەم بێنین و بیخوێنینەوە بۆ بارین پرسیارەکەمان ئەڵێ بیخێنمەوە یەکەی سەرەکی پێکهاتە و فەرمانە لە هەموو زیندەوەراندا ئەمە پێناسەی چییە؟ خانە، خوێن، فەرمان نهاتێتە سەر شاشەکە ئێستێتە سەر شاشە ئەنجا با بۆت باسکەم ئەڵێ یەکەی سەرەکی پێکهاتە و فەرمانە یەکەی سەرەکیە لە پێکهاتە و فەرمان لە هەموو زیندەوەراندا چییە؟ خانە یان خوێن یان فەرمان خانەیە بابزانین ڕاستە ڕاستە دەست خۆشبارین پیرۆز بێ خوا لەگەڵ خافیز خافیز هاوڕێیان زۆرم خۆشەوێن بەڕاستی ئەگەر تا بەیانی باسی ئەو خۆشەویستیم کەم هەر تەواو نابێت هەموو هاوڕەکانم پیرۆستان بێوانەی کە براوە بوون ئەوانەی کە لە سلێمانی بوون ئەتوان سەردانی دەستگای میدیای کورسات کەن لە ئێستاوە یان بەیانی دوو بەیانی هەچ کاتێک بۆتانەکرێت تەنانەت ڕۆژی هەینی دەتوانن کە بێن سەردانکەن و بۆی کە دیارەکانتان وەربگرن ئانەی تریش کە لە دەرەوەی سلێمانی لەگەڵمانە بوون ئێمە دیارەکانیان بۆ ئەنێرین و ئانیش ئەتوان لە ڕێگەی نووسینگەکانمانەوە دیارەکانیان وەربگرن دووبارە زۆر سپاس بۆ ئایکی و بۆ دابینکردنی دیاری بۆ هاوڕێکانم ڕۆژی سێشەممە ئەگەڕێمەوە بۆ لاتان و من ئێستا کاتم تەواو بووە بەڵام